زۆری ژمارەی کرێکارانی بیانی لە هەرێم و نائامادەیی کۆمپانیاکان بۆ وەرگرتنی کرێکاری نێوخۆی هەرێم نیگەرانی لای کرێکارانی کورد دروست کردووە. بە جۆرێک کۆمپانیا هەیە لە هەرێمی کوردستان هیچ کرێکارێکی کوردی تیادا کار ناکات، ئامادەش نییە هیچ کرێکارێکی کورد وەربگرێ. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر لە تویتێکیدا دەڵێت ئاخۆ حکوومەتی هەرێم ئاگادارە پرۆژەیەک لە پایتەخت جێبەجێ دەکرێت و قەدەغەیە کرێکاری کورد کاری تیادا بکات، چونکە ئێمە لە نێو هەموو کرێکارەکان داگەڕاین بۆ دۆزینەوەی کرێکارێکی کورد، بەڵام بەداخەوە نەماندۆزیەوە. بەشێک لە گەنجان و کرێکارانی هەرێم نیگەرانن لەوەی تا ئێستا حکوومەتی هەرێم هیچ یاسایەکی دەرنەکردووە کۆمپانیا بیانیەکان ناچار بکات ڕێژەیەک لە کرێکارانی هەرێمی کوردستان کار پێ بکات. فەقیری خۆمان هەیە بەڕاستی زۆر بێ ئیشە، یعنی خاستن ئەو کۆمپانیانە فەقیری خۆمان وەرناگرن، ئی کوردی خۆمان لەسن ئیلایەتکە وەردەگرن، با بە ئەوانش بەگرن وچی ئی خۆمانت وەرگرت ئەمە نارین ئەوان وەرمەگرا با ئەوانش ئیسیفادە لە کوردستان بکەن بەس ئەوەزا فەقیری خۆت جێبەجێ بکە یارمەتیوی بدا ئەوجە بدە ئەویدی ئێستا ئەتووە کوردستان ئەی کۆمپانیا ئەتو یەک کۆمەرە کرێکاری خۆت هەیە وا لە مارێ دانیشتێ لە سەجاتان کەتیە لێرانە عەمباری نییە بکاتن دەچینەوە من ئی بێگانە دەگری ئەتو جاری ئی خۆت تێر بکە دەچی هەر جێگایەک کافتریایەکیان جێگای گاسۆنی دەوێتن یاخود کارێک دەکەی هەمووی بەگلادیشە یان فلیپینیە یاخود ئینگلیزە یاخود گەرگەری و عەرەبەوە هەروەک دەبین لێرە سەیرەکەی ئەو هەموو عەلانەی ئێرانە هەمووی گەرگەری ئەوانێ ئەوەی کەش هەرچی کوردە ئەمە خۆم کورد بووم لە مەعەل ماردی کارم دەکرد 67 ئەمنیان دەرکرد لەسەر عەرەبێ ئەو گەنجە ئێستا لە مارێ دانیشتیە دەڵێ ئیش نییە لەبەرەوەی کرێکار بیانی هەیە وانە ئەستاگە ئەو کرێکارە بیانیە نسبەتی نێ کرێکاری خۆمان دەست بە ئیشی خۆی دەکاتەوە بژێوی ژیانی خۆی دابین دەکات ئێستا خەلک هەم بە ئیشە ئاز دەکەن پەرلەمان یاسایەکی دابنێ لە بۆ ئەو کرێکارێکە خۆماری ئیشێ بکەن نەک بەسن کرێکار بیانی لە دەرەوە بینێرە ئیش پێ بکەن. لای خۆشیەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت لە هەرێمی کوردستان هیچ یاسایەک نییە کۆمپانیا بیانیەکان پەیوەست بکات بەوەی ڕێژەیەک لە کرێکارانی کورد تیایدا کار بکەن. لە هەرێمی کوردستان بەداخەوە هیچ یاسا و بڕیار و ڕێنماییەک نییە کە کۆمپانیا بیانیەکان یاخود کۆمپانیا ناوخۆیەکان ئیلزام بکە بە دامەزراندنی زۆرترین کرێکاری خۆماڵی لە کۆمپانیاکانیان بۆی هەلی کار بۆ زۆرترین دەرچووی زانکۆ پەیمانگەکان و هەروها گەنجی وەلاوی بێکار ینی بڕەخسێنێ بۆیە دەبین لە هەرێمی کوردستان ئەو فەوزای بێکاریە و نەبوونی هەلی کار ڕوویداوە لەبەرەوەی هەر کۆمپانیایکی بیانی هاتووە خەڵکی خۆی و خەڵکی بیانی هێناوە لە کۆمپانیاکەی خۆی دای مەزراندووە و هەلی کاری بۆ ئەو ڕەخساندووە. چارەسەرەکە ئەوەیە یان بە قانونێک لە پەرلەمانی کوردستان دەرچێ کە ئەو کۆمپانیایانی مۆڵەتی کارکردنیان لە هەرێمی کوردستان پێدەدرێ دەبێ نسبە ڕێژەیەک دیاری بکرێت کە دەبێ لە ڕێژەی بۆ 1975 کەمتر نەبێ کرێکاری خۆماڵی کار پێ بکەن یانەوە تێ ئەگەر یاساش دەرنەکرا ماوەی دەوێ هەردوو وەزارەتی بازرگانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەیەکەوە بە هەماهەنگی کۆمەڵێک بڕیار و ڕێنمایی دەرکەن بۆ چارەسەرکردنی ئەم پرسە. سەرباری بێکاری و قەیرانی دارایی ژمارەیەکی زۆر کرێکاری بیانی هێنراونەتە هەرێمی کوردستان ئەمەش بۆتە هۆی ئەوەی کرێکار و دەستی کاری خۆماڵی بێکار بکەون. گەنجان و کرێکارانیش پێیان وایە ئەوە بێباکەی دەسەڵاتی ئیدارەی هەرێمە کە تا ئێستا یاسایەک بۆ بەکارخستنی هێزی کاری نێوخۆی و دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان لەلایەن کۆمپانیاکانەوە نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.